ئەو پەنجانی پێشتر دەرزی ئالوودەبوونیان لێدەدا ئێستا دەرزی کارکردن و ڕزگار بوون لە ئالوودەیی بەکاردەهێنن. هێندە دەردێکی سامناک و زیان بەخشە بە تاک و کۆمەڵگا تەنانەت بزوتنەوەی تاڵیبانیش کردوێتە پێشەنگی کارەکانی بۆ ڕزگارکردنی هاوڵاتیەکانی لێ. لە ساڵی 2021ەوە دوای کشانەوەی ئەمریکا و گرتنە دەستی دەسەڵاتی ئەفغانستان وێڕای هەموو ئۆتۆمەت و گلەیانەی لە بواری مەدەنی و مافەکاندا ڕوبەڕووی کراوەتەوە بزوتنەوەی تاڵیبان دژایەتیکردنی ئالوودەبوونی مادەی هۆشبەری کردووەتە یەکێک لە کارە لە پێشینەکانی و وەزارەتی کار و باری کۆمەڵایەتی بە هاوکاری وەزارەتەکانی تەندروستی و ناوخۆ پرۆژەی چارەسەر و ڕاهێنانەوەیان دەست پێ کردووە. ئەمانجی پرۆژەکە ئەوەیە ئالوودەبووەکان چارەسەر بکات و دواتر لە ڕێی فێرکردنی پیشەیەکەوە بیان نێرێتەوە ناو کۆمەڵگا. بۆ ئەو مەبەستەش حکوومەت تیمی تایبەتی پێکهێناوە تاوەکو ئەو ئالوودەبووانەی لەسەر شەقامەکان و ژێرپردەکاندا دەژین خۆیان بکەنەوە و بیان بەنە سەنتەرەکانی ڕاهێنانەوە لە کابولی پایتەخت. لەوێ سەرەتا بۆ ماوەی 3 مانگ یان ئەگەر پێویستی کرد زیاتر چارەسەر وەردەگرن تاوەکو لە ئالوودەیی ڕزگاریان دەبێت. دواتر دەبرێنە سەنتەری ئاگوش بۆ ڕاهێنانەوە و تایدا بەپێی تایبەتمەندی و گونجاوی فێری پیشەی جیاواز دەکرێت. بەو پێی بێکاری سەرەکی ترین هۆکاری ئالوودەبوونە لە وڵاتەکەدا و بەشێکی زۆری ئەوانەشی وازیان هێناوە دواتر بەهۆی بێکاریەوە گەڕاونەتەوە سەری. لە سەنتەرەکەدا چارەسەرکراوەکان خولی دورومان و دروستکردنی جانتا و پێڵا و چاکردنەوەی ئامێرە ئەلکترۆنیەکان دەبین. کاتێک بە تەواوی فێری پیشەکە دەبن ئەو ساوەک هاوڵاتیەکی بەرهەمهێن دەنێردرێنەوە ناو کۆمەڵگا. سەمیع الله ئیبراهیم وتەبێژی وەزارەتی کار و باری کۆمەڵایەتی حکوومەتی تاڵیبان دەربارەی پرۆژەکە و بەرنامەی داهاتویان دەڵێت کاردانەوەی زۆر ئەرێنیمان لەلایەن خێزان و کەسوکاری ئالوودەبووانەوە پێگەیشتووە. لە ئێستادا وەزارەت کار لەسەر فراوانکردنی ئەم پرۆژانە ئاکات لە ڕێی زیاترکردنی سەنتەرەکانی ڕاهێنان لە شارە جیاوازەکانی ئەفغانستاندا. هەمیشە چارەسەرەکە لە ڕێی بەرنامەی ڕاهێنانی پیشەییەوە دەبێت تاوەکو ئالوودەبووەکان بتوانن کار بکەن و پشتیوانی دارایی بۆ خێزانەکانیان دابین بکەن. تەنیا لە ماوەی 2 مانگ و نیودا سەنتەری ئاگوش توانیوێتی هاوکاری 530 چارەسەرکراوی ئالوودەبوون بکات بەوەی فێری پیشەی نوێی کردوون و بەهۆیەوە یان خۆیان بوونەتە خاوەنکار یان لە شوێنێکی تر کاریان دەستکەوتووە. یەکێک لەوانە سنوون یونسی 31 ساڵە کە زۆر کات بۆ هەندانی چارەسەرکراوەکان دەچێتەوە سەنتەرەکە و باسی خۆیان بۆ دەکات کە چۆن توانیوێتی لە ڕێی ئەو ڕاهێنانەوە ماوەیەک لای بەرەک درویەک کار بکات و ئێستاش لە گەڕەکەکەی خۆیان دوکانێکی داناوە و بووەتە خاوەنکاری خۆی. تاڵیبان کە تۆمەتبارە بە ئەوەی سەرچاوەی سەرەکی داهاتی بازرگانی کردنە بە مادەی هۆشبەرەوە ڕێگایەکی کاریگەری دۆزیوەتەوە بۆ ڕزگارکردنی هاوڵاتیەکانی خۆی لە دەستی. بەڵام لە ئێستادا کە ئالوودەبوون بەرەو ئەوە دەچێت لە هەرێمی کوردستاندا ببێتە دیاردا هیوایەکی ئەو تۆ نییە بۆ چارەسەر.